ڕێزمان و خوێندنەوەی کوردی بۆ پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕە 65. لاپەڕە 65 مەلا مستەفای بارزانی. پێشەوا و سەرکردەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد مەلا مستەفای بارزانی کوڕی شێخ محەممەد کوڕی شێخ عەبدولسەلامی بارزانیە. لە ڕۆژی چواردەی مانگی ئاداری ساڵی 1930 زاینی لە گوندی بارزان هاتۆتە دنیاوە. بەر لەوەی لەدایک بێت شێخ محەممەدی باوکی کۆچی دوای کردووە و دایکی بەبێ باوک بەخێوی کردووە. کە تەمەنیشی دەگاتە 3 ساڵان شێخ عەبدولسەلامی برا گەورەی کە ناسراو بوو بە شێخ عەبدولسەلامی دووەم لە دەوڵەتی عوسمانی ڕاپەڕیوە و سوپای ئەو دەوڵەتەش هێرشی بردۆتە سەر بارزان و هەموو خاو خێزانی بارزانیەکانی گرتووە و مەلا مستەفا و دایکیشی بەر ئەو هەڵمەتەی گرتن کەوتون و 9 مانگ لە بەندیخانە ماونەتەوە. لە ساڵانی 1931 و 1932 زاینیدا مەلا مستەفای لاو یارمەتیدەری شێخ ئەحمەدی برای بووە لە ڕاپەڕینەکەی لە دژی حکوومەتی عێراقدا و خۆشی لە ساڵی 1943 هەتا 1945 زاینی شۆڕشی دووەمی بارزانی بەرپا کردووە. لیژنەیەکی سیاسی بۆ ڕزگارکردنی کوردستان بە ناوی لیژنەی ئازادی بە سەرۆکایەتی خۆی دامەزراندووە. لەو شۆڕشە دوای چەند شەڕ و ئاگربەست لەبەرنا هاوسەنگی چەک و هێزی شەڕکەر لەگەڵ حکوومەتی عێراق لە ساڵی 1945 زاینیدا بارزانی و جەنگاوەران و خاو خێزانیان چوونە ناو کوردستانی ئێران و کەوتنە پاڵ بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانی ڕۆژهەڵات و بەشداریان لە دامەزراندنی کۆماری دیموکراتی کوردستان کرد بە سەرۆکایەتی پێشەوا قازی محەممەد لە 22 کانونی دووەمی 1946 زاینی ڕاگەیاندرا. بارزانی بووە بە سەرکردەی سوپای پارێزگاری ئەو کۆمارە ساوایەی کورد و پلەی ژەنەڕاڵی پێدرا. کاتێکیش ئەو کۆمارە لە ناوبرا بارزانی نەمر لە ساڵی 1947 زاینی چووە یەکێتی سۆڤیەتی جاران و 11 ساڵ لەو وڵاتە خۆی و جەنگاوەرانی بوونە پەناهەندەی سیاسی تاکو لە دوای شۆڕشی 14 تەمووزی 1958 زاینی لە عێراق گەڕایەوە وڵات. ئەم پێشەوای نەتەوەی کورد کە زانی فەرمانڕەوایی ئەو کاتە مافی نەتەوەی کورد نادەن و ڕۆژ بە ڕۆژ باری کوردستان لە ڕێگەی پیاوەکانیانەوە ئاڵۆزتر دەبێت. لە 11 ئەیلولی 1961 زاینیدا شۆڕشی ئەیلولی ڕزگاری خوازی کوردستانی بەرپا کرد. تاکو لە 11 ئاداری 1970 زاینی حکوومەتی بەغدا ناچار بوو ڕێککەوتن نامەی 11 ئادار لەگەڵ بارزانی سەرکردەی شۆڕشی ئەیلول مۆر بکات. بەو نیازەی ئۆتۆنۆمی بدرێت بە کوردستانی عێراق
کەچی حکوومەتی عێراق کەوتە پیلاندانان و لە 6 ئاداری 1975 زاینی لە جەزائیر ڕێککەوتن نامەیەکی خیانەتکاریان نمۆر کرد و لە ئەنجامی ئەم کارە نامەردانەیە شۆڕشی ئەیلول نسکۆی هێنا، بەڵام میلەتی کورد کۆڵی نەدا. بارزانی لە ساڵی 1979 زاینی ماڵئاوایی لە کورد و کوردستان کرد. ئێستا واتای وشەکان وشە واتە پێشەوە، سەرۆک یان ڕێبەر، هەڵمەت، هێرش، ڕاپەڕین، سەرهەڵدان، پەناهەندە، پەنابەر، بەرپا کرد، هەڵگیرساند، مۆر کرا، واژۆ کرا. وەکو جێت لێبوو خوێندکاری ژیر نووسینەکە نووسینەکی زۆر لۆ خوێندنەوەی زۆر لەو باشانەیان نەنووسیە نووسەرەکان، چونکە ئەمن دەبی بۆ وێنە ئەو لایەی کە بە شینی ڕەنگم کردیە و ئەوەی کە بە سۆری ڕەنگم کردیە هەمووی بخینمەوە، ئەوجا بتوانم یەک پشووی بدەم، کاتە هیچ ڕەچاوی خاڵدانانیان نەکردیە. زۆر لەو بارەی نووسینەکەیان زۆر زانستیانە نییە. بەداخەوە ئەمن زۆر جاری دیکەش ئەو بابەتەم باس کردیە کە دانانی خاڵ کە ڕستەی تۆزە کورتتر زۆر باشە بۆ خوێندکاران، بە تایبەتی پۆلی 6 کە هێشتا خوێندنەوەکەیان زۆر ئەو پەڕی نەگەیشتی تا لووتکە. لەبەر هەندێ دەبی ڕەچاوی ئەو شتانە بکرێ هەتا خوێندکار زۆر ماندی نەبی، بە تایبەتی ئەگەر بە دەنگ بخینیتەوە. ئێستا زانیارێکی زۆر هەیە لەسەر بەڕێز نەمر مەلا مستەفای بارزانی. ئەمن لێرە هەوڵ دەدەم تۆزەک ئاسانکاری بکەم لۆ خوێندکاران هەتا زانیاریەکەیان بە ئاسانی بێتە دەست. گرنگترین شت لێرە ڕۆژی یان ساڵی لەدایکبوونی نەمر مەلا مستەفای بارزانی ساڵی 1903. ئەوجا ساڵی کە تەمەنی 3 ساڵەواتە لە ساڵی 1906 عوسمانیەکان زیندانی دەکەن خۆی و لەگەڵ دایکی. کاتە ئەوە شتێکی گرنگە کە هەر لە 3 ساڵانەوە منداڵک زیندانی دەکرێ و عوسمانیەکان ئەو کات فەرمانڕەوایی هەموو کوردستانیان دەکرد و بەشەکی زۆریش لە دەوڵەتەکانی دیکە. کەواتە هەر لە منداڵی ئەوە زیندانیکردن ئەوەش گرنگە ئەو بزانێن. پاشان لە ساڵی 31 کە تا 32 لەگەڵ شێخ ئەحمەدی برای بەڕێز مەلا مستەفا ڕاپەڕینەک دەکەن. ئەو کات تەمەنی مەلا مستەفا 28 ساڵ بووە. 28 ساڵە، چونکە 1931 کە تا 1903 هەتا 31 دەکاتە 28 ساڵ، کە ئەوەش ڕەنگە گرنگ بی لە چ تەمەنێک دەستی بە ڕاپەڕین و شۆڕش کردیە. ئەوجا لە ساڵی 43 و هەتا 45 دیسان ڕاپەڕینی کردی، ئەو جارەی بەخۆی بە سەرۆکایەتی خۆی نەک لەگەڵ برای دژی حکوومەتەکەی عێراق. لە هەمان ساڵ ڕوودەکاتە لێرە ڕوودەکەنە لێرە تۆزەک هەڵام نووسە ڕوودەکەنە، چونکە بەخۆی و جەنگاوەرەکانی دیکەی کورد ڕوودەکەنە ڕۆژهەڵاتی کوردستان و بەشداری دەکەن لە دامەزراندنی کۆماری مەهاباد بە سەرۆکایەتی پێشەوا قازی محەممەد لە ساڵی 1946. هەموو ڕەنگە زۆربەی کوردانیش بزانن کە کۆماری کوردی مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستان دامەزرا ساڵێک پاشی ئەوەی نەمر مەلا مستەفا لەگەڵ جەنگاوەرەکانی دیکە کورد ڕویان لە ڕۆژهەڵاتی کوردستان کرد و لەوێ لە کاتی دامەزراندنی ئەو کۆمارە نەمر مەلا مستەفای بارزانی
بە سەرۆکی سوپا هەڵبژێدرا بە ژەنەڕاڵ، کەواتە ئەو بەرپرسیار بوو لە سوپایی کوردان. ئەوجا پاشان کۆماری مەهاباد بێگومان دەزانین کە لە ناویان برد حکوومەتی ئێران و پێشەوە قازی و چەند کەسی دیکەش لەوە زیرانیان لە سێدارەدا بەداخەوە لە مەیدان و گۆڕەپانی چوارچرا کە ڕەنگە زۆربەی خوێندکاران ئەو بابەتەشیان خین ببیتەوە. و مەلا مستەفای بارزانی ئەو کات لەگەڵ بەشێک لە سوپایەکەی خۆی ڕوویان لە یەکێتی سۆڤێت کرد وەکو پەنابەری سیاسی بۆ ماوەی 11 ساڵ لەوێ مانەوە. ئەو کات یەکێتی سۆڤێت هەبوو، چوونە یەکێتی سۆڤێت. کەنجی گەڕانەوە کە شۆڕشی چاردەی تەمووز لە عێراق شۆڕشی چاردەی تەمووز بەرپا کرا، ئەو کات گەڕانەوە مەلا مستەفا گەڕایەوە لەگەڵ کوردەکانی کە لەگەڵی چوو بوونە سۆڤێت یان یەکێتی سۆڤێت، گەڕانەوە باشووری کوردستان. کە گەڕانەوە باشووری کوردستان بێگومان لەبەرەوەی گەڕانەوە چونکە ئەو کات ئەو کەسەی شۆڕشەکەی هەڵگیرساند عەبدولکەریم قاسم بوو کە بەڵێنی بە کوردەکاندا بوو، بەڵێنی بە نەمر مەلا مستەفادا بوو کە مافی کوردەکان بداوە، بەڵام دیارە ئەو بەڵێنەی نەگەیشتیتە سەر لە بەرهەندێ دوای 3 ساڵ مانەوە لە وڵات شۆڕشی 11 ئەیلول بەرپا کرا لەلایەن کوردان و بە سەرۆکایەتی مەلا مستەفای بارزانی لە ساڵی 1961 پاش ئەوەی حکوومەتی عێراق مافی گەلی کوردی پشتگوێ خست کەوا بەڵێنی دابوو، بەڵام بەڵێنەکانیان نەهاتە جێ. ئەوجا شۆڕشەکە بێگومان هەر بەردەوام بوو لە 61ەوە هەتا ساڵی 70. ساڵی 70 ئەو کات دیسان بەڵێنیاندا بە کوردان کە ئۆتۆنۆمی بدرێتە باشووری کوردستان و واژۆ کرا ئەو بەڵێنە ئەو پەیمانە لە ساڵی 1970 لە 11 ئازار. بەڵام وەکو هەمیشە دیسان پەیمانەکەیان شکاند، حکوومەتی عێراق بەڵێنەکانی جێبەجێ ناکا، کورد دیسان ئۆتۆنۆمی وەرناگری و لەوەش خراپتر ئەوەیە کە هەردوو وڵاتی عێراق و ئێران چوونە جەزائیر، لەوێن دەرێ ڕێک کەوتن لەسەر ئەوەی کە بەشێک لە خاچی عێراق دەداتە ئیران، بەوەی کە ئیران چی دیکە پاڵپشتی کوردان نەکات و هەرچەندە پاڵپشتیشی نەدەکردن، بەڵام کوردەکان تەنیا لەوێ مابوونەوە لە ڕۆژهەڵاتی هەر خاکی خۆشیانە، بەڵام ئیدی ئەو پەیمانەیان بەست، ئەو پەیمانەش 100% دژی هەموو کوردەکانە بۆ لێدانی کورد، کە ئەو پەیمانە بێگومان پەیمانەکی زۆر زۆر خراپە لۆ کوردان، کاریگەری هەیە لەسەر نەمر مەلا مستەفای بارزانی لەبەر ئەوە کە وڵات بەجێ دێڵێ و ڕوو دەکاتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لەوێ دەمینێتەوە هەتا ئەوەی کە ماڵ ئاوایی دەکا لە کورد و کوردستان لە ساڵی 1979. لێرەش ساڵەکەم بە هەڵە نووسێ ببورن، تەنیا چای دەکەمەوە لە ساڵی. ئەوە تۆزەک دەربارەی بەڕێز مەلا مستەفای بارزانی. ئێستا با بچین بزانین پرسیارەکان چنە کە لێمان دەکرێن. ڕاهێنانی ژمارە 1 ئەو وەڵامی ئەو پرسیارانە بدەوە. کەی بارزانی لەدایک بووە و لەکوێ؟ ئەوە زۆر زۆر ئاسانە، 1903 لە بارزان. پرسیاری دووەم شۆڕشی ئەیلول لە چ ڕۆژ و لە چ مانگ و لە چ ساڵ بوو؟ شۆڕشی ئەیلول لە چ مانگ و لە چ ساڵ و ساڵەکە 1961 مانگەکەش چەند بوو؟
گوتمان نووسیتم لێرە مانگەکە 11 ئەیلول لەبەر هەندێ ناوی شۆڕشی ئەیلولە کەواتە 11 ئەیلولی 1961 ئەوەش باشە. ئێستا بینەوە لای بارزانی کوڕی کێبوو ئەوجە لێرە دەنووسین بارزانی کوڕی شێخ محەممەد کوڕی شێخ عەبدولسەلام. پرسیاری چارەم بۆچی بارزانی شۆڕشی ئەیلولی هەڵگیرساند لێرە دیسان نووسی بوومان لەبەر ئەوەی بەڵێنەکانی حکوومەتی بەڵێنەکان دوای 3 ساڵ لە ساڵی 1950 هەتا 61 هیچ نەکرا لۆ کوردەکان ناچار بوون دیسان شۆڕش هەڵگیرسێنن چونکە ئەو بەڵێنانەی بە کوردان درابوو وەکو هەمیشە هیچیان نەهاتنە جێبەجێکردن لەلایەن حکوومەتی عێراق. ئێستا بینە لای پرسیاری پێنجەم کێ سەرۆک کۆماری دیموکراتی کوردستان بوو؟ پێشەوە قازی محەممەد سەرۆک کۆماری دیموکراتی کوردستان بوو. لە چ ڕۆژ و مانگ و ساڵ کۆماری کوردستان دامەزرا؟ زۆر گرنگە ئەوەش بزانین لە 22 کانۆنی دووەمی ساڵی 1946 ئەوەی ڕاستیبی ساڵەکە لە هەمووی گرنگترە. 22 کانۆنی دووەم ڕەنگە ئاسان نەبی بە بیرمان بێتەوە. پەندی پێشینان ڕاست بە لە ڕێگەی شێر بڕۆ. نازەم ئەو پەندانە ئایا چیان لێ بکەین ڕاست بە و لە ڕێگەی شێر بڕۆ واتە ئەگەرە تو ڕاست بی هەر چ ڕێیەکی بگری هەر ڕێیەکی باشە. ئێستا ڕاهێنانی دووەم ئەو بۆشایانە بە وشەی گونجاو پڕکەوە لیژنەی ئازادی بە سەرۆکایەتی دامەزرا بە سەرۆکایەتی نەمر مەلا مستەفای بارزانی دامەزرا. پرسیاری دووەم بارزانی مستەفا لە دوای شۆڕشی 14 تەمووزی 1950 زاینی گەڕایەوە چێندەر گەڕایەوە باشووری کوردستان گەڕایەوە وڵاتی خۆی باشووری کوردستان. پرسیاری سێم شۆڕشی لە ساڵی 1975 زاینی نسکۆی هێنا. نسکۆی هێناواتە شۆڕشەکە تێکشکا. شۆڕشی چ تێکشکا لێرە هەر شۆڕشی ئەیلوولەوە بزانم 1961 پاشان شۆڕشەکە بەردەوام بوو هەتا 1970 کە بەغدا ئەوجا ئێستا ئەمن نازام لێرە چ نووسرا بوو ئەوەی ڕاستیبی نازام وەڵامی ئەو پرسیارێک کردومەوە کامە شۆڕش ئایا لە ساڵی 1970 هەر شۆڕشی ئەیلوولە کە بەردەوامە کە تەواو دەبییتی وابزانم لێرە هەر شۆڕشی ئەیلوولە چونکە شۆڕشی ئەیلول هەتا ساڵی هەفتا پاشان دیسان بەڵێنەکە شکایەوە کەواتە هەر ئەو شۆڕشە. پرسیاری چارەم بارزانی نەمر کوڕی شێخ محەممەدی کوڕی شێخ عەبدولسەلامە. پرسیاری پێنجەم لە ساڵی بارزانی و جەنگاوەران و خاوخێزانیان چوونە ناو کوردستانی ڕۆژهەڵات لە ساڵی 1945 کەواتە 1945. پەندی پێشینان ئەوەی حیسابی پاکە لە محاسەبە بێباکە. نازام ئەو پەندانە چنە ئایا چیان لێ بکەین ئەو پەندان تەنیا بیان خێنینەوە یان تاوتوێیان بکەین هیچ نەنووسرایە چونکە ئەوجا ئێستا بزانین بچینە لاپەڕەکی دیکە. خوێندکاری خۆشەویست لە خوارەوە ناوی چەند سەرکردەیەکی بزاوی
ڕزگاری خوازی کوردستانتان بۆ دەنووسین لە بەرامبەر ناوەکانیان ئەو شوێنانە بنووسن کە شۆڕشیان تیا هەڵگیرساندووە. شێخ مەحموودی نەمر هەمومان دەزانین ئەوە لە باشووری کوردستانە، کاتە دەنووسین باشوور، لای سلێمانی باشوور. شێخ سەعیدی پیران ئەوە باکووری کوردستانە، دەنووسین باکوور. قازی محەممەد ئەوە ڕۆژهەڵاتی کوردستانە، ڕۆژهەڵات لە کوردستانی ڕۆژهەڵات یان ڕۆژهەڵاتی کوردستانەوەی ڕاستیبی باوەڕ ناکەم جیاوازیەکی ئەوها زۆر هەبی. ئەگەر بنووسین باشووری کوردستان دامان نایە کوردستانەکەمان بکەینە یەک وڵاتی تەواو. ئەگەر بنووسین کوردستانی باشوور وەکو ئەوەی وایە ویلایەت بین، وەکو ویلایەت یەکگرتووەکانی ئەمریکا هەر یەک بین، بەڵام ویلایەت بین، کوردستانی باشوور و کوردستانی باکوور و کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی ڕۆژئاوا کێشەمان نییە هەرکوو بین. سمکۆی شکاک ئەویش هەر ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەگەر پێویست بوو بێگومان پێویستە بیت، چونکە ئاسان نییە خوێندکار ناوی ئەو هەموو سەرکردانە بزانی کە شۆڕشیان کردیە، چونکە گەلک زۆرن، بێحەد زۆرن، بەڵام بێگومان ناوی هەمویان لێرە نەنووسرایە. چونکە لەبەر چ زۆرن؟ چونکە کورد مێژووەکی زۆر کۆنی هەیە، دەتوانم بڵێم کۆنترین مێژووی میلەتانە لەو شوێنەی کە کوردستان ئێستا لە سەر خاچی کوردستان کۆنترین مێژووی هەیە. هیوادارم خوێندکاری ژیر مێژووی کوردان بخینیەوە، هەرچەندە زۆر بەربڵاوە، زۆر دوور و درێژە و ڕەنگە سەرچاوە زۆر نەبی، سەرچاوەکان ڕەنگە بە دەستی کوردان نەنووسرابن، بەڵام هێشتاش دەتوانی سەرچاوی ئەوها پەیداکەی کە کوردەکان نووسی بیان. دەنا زۆر جێی باوەڕ نییە خەڵکی دی بنووسی، دەتوانی بیان خینیەوە، بەڵام ڕەنگە زۆر جێی باوەڕ نەبی. وتەی ناوداران زۆرداری ئەگەر سەریش بکەوێت تەمەنی کوردە. ئەوەش ڕاستە، زۆرداری بە کەلک نایە. ئێستا وابزانم تەواو بووین لەو بابەتەی، هیوادارم تۆزێک ڕوونبی بابەتەکە، هەرچەندە نووسینەکە لە کاتی خینەوە هیچ نەم دەتوانی هەناسەی وەربگرم، چونکە لە هیچ جەیەک خاڵەکیان دانە نابوو بەداخەوە، بەڵام هیوادارم تۆزێک ڕوونتربی ئەو بابەتە کە بابەتەکی گرنگە و پڕ مێژووی کوردانە. ئەوجە لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە، هەتا وانەیەکی دیکە هەر بشی.